بەیانێکی زووە خۆر بە تەواوی هەڵنەهاتووە، بەڵام ئەم گروپە دەیانەوێت لەگەڵ هەڵهاتنی ڕۆژێکی نوێ مەشقەکانیان دەست پێ بکەن. هاتوونەتە پارکی ئازادی، لە کەشێکی سروشتی و پاکدار ڕاهێنان دەکەن و دەشڵێن ماوەی چەندین ساڵە بەبێ داوەڕان هەموو ڕۆژێک لەگەڵ گزنگی بەیاندا لەم پارکە کۆ دەبنەوە. ئەم وەرزشکارە تەمەنی 61 ساڵە، بەڵام دەڵێت هەفتەی 6 ڕۆژ لەم پارکە ڕاهێنان دەکەم و سوودێکی زۆرمان لێبینیوە و تەندروستێکی باشیشمان هەیە. ماوەی 20 ساڵە من ئەم تەمرین ناکەم. جاران ئێمە لە قاعە تەمرینمان نەکرد، قاعەمان هەبوو. ئیتر مامۆستاکرمان خوا ئەفریقا ئەمری خۆی کرد و قاعەکانمان نەما. ئێستا ماوەیەکە هاتوونیتە ناو پارکەکان لە پارکەکان تەمرینەکەین. ئێمە تقریبا نزیکەی 50-60 کەسێکە بین. ئەمانە هەموو مرتەزەمن بە یاریەکانیانەوە، هەموو بەیانیەکیان سەرما، گەرما، بەفر، باران. ماوەی 10 ساڵی ڕێکە لەم پارکە و 5 ساڵام گروپەمان دامەزرانەوە بە ناوی گروپی شاوڵینی ئازادی. تەمەنەکان زیاتر ئەوانەی لێرەن زیاتر لە سەر و 30 ساڵەوەی بەعام. زوربەیان مۆزەفن، مامۆستان، ئوستازی زانکۆمان لەگەڵا، هەموو جۆر و تەمەن و هەموو پیشەیەکمان لەگەڵا. گروپی شاوڵینی ئازادی خۆبەخشانە دروست بووە، ژمارەیان زیاترە لە 50 وەرزشکار کە زۆر لە چین و توێژەکان لە خۆ دەگرێت و ئەم هاوڵاتیەش فەرمانبەرە. هەموو بەیانێک دوای ڕاهێنان دەچێتەوە سەر کارەکەی. من تقریبی 3 ساڵە بێ لێرەم، ناویشم محەممەد غەفورە، کارمەندیات شۆم شۆفێری ماتۆڕم لە بەڕێبەراتیات چوو ناو شاری سلێمانی. لێرە تەدی بەغین و دەستخۆشی لە مامۆستا جەمال و مامۆستانەوە کە ئەو ئەرکیان سۆسە شانی خۆیان و ماندوم بێمانەوە و گەبێت هێرە تەدی بکەیت، ینی بەیانیان زوو ئێمە سەعات 4 بەیانیین پیاوایە بی هاوین و زستانەکە گۆڕانکاری تیاکرێ زووتری ئیندرێنتەرین بام لە 4 و 5 کەمتر ناوین بۆ هێرە تەدریبی خۆمانەکەین بە ڕێکوپێکی و زۆر زوودم لێ بینیوە. من وەکو سەرپەرشتاری گروپی شاخوانی ڕاپەڕین کە ئێمە هەم گروپی شاخوانیمانەیە هەموو هەفتەیەک دەرەچین بۆ شاخ لەگەڵەوە شابیانیان لەگەڵ ئەم گروپە جوانە گروپی کۆنفۆ شاوڵینی ئازادی کە بە سەرپەرشتی مامۆستا جەمال و مامۆستا ئەنوەر و کاگازاد و هاوڕێیانی خۆشەویست بەڕێوە چێ خۆبەخشانەیە دەستیان خۆش بێ لەشیان ساغ بێ. هاوکات ئەم گروپە هاوڵاتیانی بیانیش لە خۆ دەگرێت. ئەم دوو هاوڵاتیە خەڵکی وڵاتی هیندستانن. یەکیچان پسپۆڕی چارەسەری سروشتیە و دەڵێت وەرزشکردن کەشێکی ئارامی بۆ ڕەخساندوم و زۆر سوودم لێبینیوە. ناوی من مۆرگانە، من 6 ساڵە لێرە مەژیم. منی ئیلاستە بێ بۆکەم بۆ خەڵکەکەی لێرە بۆ نمونە جەلدا شلل دەماغ ئەوە کاتیشکراوە ئەوانە بە تەسەنۆ جامشتی لەگەڵ مامۆستا جەمال لەگەڵ کاکانۆر لێ دەمێکە ریاضە بۆکەم 1 ساڵ زیاتر. من تەندروستی تووسێک باشم، ئەمجا لەش سووکم، سترێس کەمم، تر زۆر باشم. لە سلێمانی ژمارەیەکی زۆر لە پارک هەیە و هاوڵاتیان و وەرزشکاران توانیویانە سوودێکی زۆری لێبینن بۆ وەرزشکردن بە پشبەستن بە کەش و هەوا پاکەکەی. ئەمەش دووپات کراوەتەوە وەرزشکردن لە کەشێکی کراوە سروشتیدا سوودی زیاترە. شفان ڕۆڤگەلی کوردستان، سلێمانی.